دەسەڵات ئاین و پیاوسالاری و دابوونەریت لە شەڕی دژ بە ژناندا. لە سەروبەندی 25 نوامبر ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی لە دژی ژنانداین. هاتنیم ڕۆژە دەرفەتێکە بۆ جەختکردنەوە لەسەر ئەو واقعەتاڵەی کە لە جیهانێکی پڕلەستەم و هەڵاواردن و نادات پەروەری و شەڕ و توندوتیژی دڕندانەدا ژنان زۆرترین قوربانیان ئەم توندوتیژیانن. توندوتیژی دژی ژنان بابەتێکی جیاواز یان پرسێکی تایبەت نییە، پێکهاتەیەکی کۆمەڵایەتی، سیاسی، یاسایی و کەلتوریە کە جەستە و ژیان و ئیرادەی ژن لەلایەن دەسەڵاتە جیاوازەکانەوە واتە لە بنەماڵەوە تا دەگاتە دەوڵەت و کۆمەلگا کۆنترۆڵ و خاوەندارەتی دەکرێت. ئاین و پیاوسالاری و دەوڵەت تەواوکەری یەکترن لە بەڕێوەچوونی توندوتیژی لە دژی ژنان. بارودۆخی ژنان لە ئێران نمونەیەکی ڕوون و ئاشکرایە لە پەیوەندی نێوان ئاین و پیاوسالاری و دەسەڵاتی سیاسی لە بەرهەمهێنان و سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی توندوتیژیدا، توندوتیژیەک کە هەم لە یاسادا نووسراوە، هەم لە دابوونەریت و کولتوردا باوە و لە ژیانی ڕۆژانەی ملیۆنان ژندا ڕەنگ دەداتەوە. بەڵام بۆ تێگەیشتن لە سەرچاوە ڕاستەقینەکانی توندوتیژی دژ بە ژنان پێویستە چاوێک بە پێگەی ئابووری و کۆمەڵایەتی ژنان لە مێژوودا بخشێنین، بە دوورخستنەوەی ژنان لە بەرهەمهێنان و خاوەندارەتی کۆمەڵایەتی و پێناسەکردنی پیاوان وەک سەرچاوی بژێوی ژیان، سەرپەرشتیار و خاوەندەسەڵاتی بنەماڵە، ژنان بەرەبەرە پێگەی خۆیان وەک مرۆڤێکی ئازاد لە دەستداوە و بوونەتە ژێردەستە و ڕەگەزی دووهەم. لە ئاوا پێکهاتەیەکدا ژن لە پرۆسەی بڕیاردانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی دوور دەخرێتەوە. کاری ناوماڵ و بەرهەمهێنانەوەی هێزی کاریان هیچ بەهایەکی فەرمی ئابووری و کۆمەڵایەتی نییە. جەستە، کات، وزە و هەستەکانیان بە ئەرک و قوربانیەکی سروشتی بنەماڵەدا دەنرێت. ئەم جێگە و پێگە ژێردەستەیە بریتیە لە هەمان ئەو بەستێنەی کە هەر چەشنە توندوتیژیەک لە سوکایەتی بەردەوامەوە بگرا تا کوشتن بە ناوی شەرەف لەسەری بنیاد دەنرێت. ژنان لە ئێران هاوکات لە دوو بەرەدا لە ژێر گوشاری توندوتیژیدان. یەکەمیان بریتیە لە یاسای فەرمی و حکوومەتی ئاینی و دووهەم بریتیە لە کەلتوری پیاوسالاری و پەیوەندیە بەردەوامەکانی ناو بنەماڵە و کۆمەلگا. توندوتیژی یاسایی و سیاسی لە بابەتەکانی وەک حیجابی زۆرەملێ، کنترۆڵکردنی جلوبەرگی ژنان و حزوری کۆمەڵایەتی ژنان، هەڵاواردن لە جیابوونەوەدا، سەرپەرشتیکردن و میرات بە تاوانزانینی زۆرێک لە ڕەفتار و هەڵسو کەوتە سروشتیەکانی ژن لە ژێر ناوی گەندەڵی، لەشفرۆشی یان ڕەچاوکردنی حیجابدا بەرچاو دەکەوێت. سەرکوتکردنی توندوتیژی ژنانی ناڕازی و هەڵسوراوانی بزوتنەوەی ژنان و ئەو کەسانەی کە لە دژی حیجابی زۆرەملێ و یاسا و ڕێساکانی هەڵاواردن وەستاونەتەوە. بەکارهێنانی ئاین لەلایەن حکوومەتەوە وەک ئامرازێکی سەرکوتکردن، پاساوکردنی زیندان و شەلاق و تەنانەت کوشتنیش لە زمرەی ئەرکە یاسایی و فەرمیەکانی توندوتیژی لە دژی ژنانە. بەرەی دووهەمی توندوتیژی بنەماڵەیی و زێهنی و دەرونی. توندوتیژی دژی ژنان تەنها لێدان و کوشتن نییە. جۆرە باوەکانی توندوتیژی ڕۆژانە بریتین لە سوکایەتیکردن، گوێن و قسەی نەشیا و بێڕێزیکردن، هەڕەشەکردن، چاوترسێنکردن، سنووردارکردنی هاتوچوو پەیوەندیەکان، کنترۆڵکردنی ئابووری، پێنەدانی ئیزنی کارکردن، وابەستەهێشتنەوەی ژنان بە داهاتی پیاوان، سەپاندنی ڕۆڵی نەریت و بێبایەخکردنی پوتانسیڵ و تواناکانی ژنان، گوشار بۆ هاوسەرگیری زۆرەملێ، دووگیانی نەخوازرا و یان ڕێگریکردن لە جیابوونەوە. کچێنی کچ لە پرۆسەی هاوسەرگیریدا دەبێتە پێوەرێک بۆ شەرەفی بنەماڵە. پیاوی بەغیرەت ئەو کەسەیە کە ژن لە بنەماڵەکەیدا کنترۆڵ و سنووردار دەکات. نەبوونی غیرەت تۆمەتێکی جددیە کە پیاوان هان دەدات بۆ توندوتیژی دژ بە ژنان. لە زۆرێک لە ناوچە بێبەشەکان ئاستی ئەم گوشارانە ئەوەندە زۆرەکە ژنان ناچارەکات بۆ دەربازبوون لەو ژیانە تاقەت پڕووکێنە پەنا دەبەنە بەر خۆسووتاندن. بەرزبوونەوەی ئاماری خۆسووتاندن و کوشتن بە ناوی شەرەف لە ئێران زەنگێکی مەترسی جددیە. ڕەهەندێکی تری کە زۆر جار لە بەرچاو ناگیرێت بریتیە لە کاریگەری توندوتیژی دژ بە ژنان لەسەر منداڵان. ئەو منداڵانەی بەردەوام شایەتی لێدان و سوکایەتی و بێحرومەتیکردن بە دایکانیانن، لە کەشێکی پڕ لە ترس و دڵەڕاوچە و خەمۆکی و نائەمنی بەردەوامدا گەورە دەبن. بە ئەگەرێکی زۆر ئەم منداڵانە لە داهاتوودا هەمان توندوتیژی لە بنەماڵەکانیاندا بەرهەم دێننەوە. خەبات دژ بە توندوتیژی بۆ سەر ژنان خەباتێکی سیاسی، چینایەتی، فەرهەنگی و فکریە. یەکەم خەباتێکی سیاسیە چونکە ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە پێکهاتەی دەسەڵات و یاساوە.
دووهەم خەباتێکی چینایەتیە لەبەر ئەوەی ژنانی کرێکار و بێبەش چەند هێندەی ژنانی چینی دەوڵەمەند لەگەڵ توندوتیژی و هەژاری و چەوسانەوە بەرەو ڕوو دەبنەوە. سێهەم خەباتێکی فەرهەنگی و فیکریە، چونکە دەبێت بەهاکانی پیاوسالاری لە هەموو ئاستەکاندا لە بنەماڵەوە بگرە تا کۆمەلگە و بزوتنەوە سیاسیەکان تووشی ئاڵنگاری بکات. سەرەڕای هەمووی ئەمانەش تا کاتێک ڕژیمی کۆماری ئیسلامی بەو یاسا و ڕێسای شەریعەت و دام و دەستگا سەرکوتگەرە ئاینیەوە لەسەر کار بێت، نەدەتوانرێت قسە لە ڕزگاری ڕاستەقینەی ژنان بکرێت، نە لە کۆتایی هاتنی توندوتیژی. لەم ڕوەوە ڕووخانی کۆماری ئیسلامی و جیایی تەواوەتی دین لە دەوڵەت مەرجێکی پێویستە، ئەگەرچی بەس نییە بۆ خەباتێکی کاریگەر لە دژی توندوتیژی سیستەماتیک دژ بە ژنان.